کاک محەممەد لە هەولێرەوە لەگەڵمانە کاک محەممەد کامەران لە هەولێرەوە لەگەڵمانە کاک محەممەد سڵاو لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان پێمان بڵێ ئیسرائیل چی لە غەزە دەوێت؟ سڵاو بۆ ئێوەی بەڕێزیش خۆی لە سەرەتای جەنگەوە لە 7 ئۆکتۆبری 2023ەوە تا ئێستا ئیسرائیل بە مەبەستی تێکشکانی یەکجارەکی حەماس چۆتە ناو غەزەوە چکە دەڵێت جارێکی هەموو سەرکردەکانی ئیسرائیل لەسەرەوە کۆکەن جارێکی کە 7 ئۆکتۆبرێکی کە لە مێژووی ئیسرائیل نابێت دووبارە ببێتەوە بەڵام ئەم جارێن پلانێکی تۆکمەترە خراوەتە چوارچێوەی تەنفیزی حکومی کابینەی شەڕی ناتەنیاهۆوە ناوی لێن دراوە 5 بنەما بۆ شەڕ بە تێکشکانی یەکجارێکی حەماس دەست پێ دەکەم یا وەڕزگارکردنی بارمتەکان کە ژمارەیان ئێستاکە 50 ئەوانەی زیندون ڕەنگە 20 بێ سێەم لە سەگداماڵینی تەواوی غەزە کە نابێت چەکی تێدا بێ چوارەم سەپاندنی دەسەڵاتێکی ئەمنی ئیسرائیلیە بەسەر کەرتی غەزە پێنجەمیش دامەزراندنی ئیدارەیەکی مەدەنیە ئەوە بە قسەی خۆیان کە نەدەبێ حەماس نە سوڵتەی فەڵەستینی ڕۆلی تێدا بجێڕێ ئەمە چۆتە پلانی ناو کارنامەی حکوومەتەوە بڕیار وایە لە 7 ئۆکتۆبری ئەم ساڵ قۆناغی یەکەمی جێبەجێ بکرێ واتە تێکشکانی حەماس خۆشی 5 مانگە پلانەکە ئەگەر ئەمە بڕواتە بواری جێبەجێکردنەوە خۆی یەکەم قورسەکەیە کە هێشتا ئاستەنگە لە بەردەم ئیسرائیل ئەوانی تر خۆیان جێبەجێ دەبن باشە کاک محەممەد ینی ئەوەی کە تۆ دەڵی دەسەڵاتێک لەوێ دروست بکرێ بە دەربێت لە دەسەڵاتی حەماس ئایا غەزە بە کەڵکیەوە ماوە تازە ژیانی تیا بکرێ ئەنج ئیسرائیل خۆ دەچێتە هەر گەڕەکێت تەختی دەکا هەندێک زانیاری ئەمەژە بۆ دەکەن هەر شەوی ڕابردوو زیاتر لە 400 بینای تەخت کردووە تەختی زەوی دەکا یان ئەگەر نیەتیەوە بێ ژیان لەم ناوچێدا بکرێ بینایانەشی کە بە پێوە ماون بۆ تەختیان دەکا مەبەستەکە ئیسرائیل ئەمەی کە بە دواوەیەتی و دەشێوێت جێبەجێ بکە بریتە لە ئەوەی پێی دەوترێت سڕینەوەی ئیتنیچی یان ئیثنین کلنزینگ ئەو نایەوێ دەوڵەتێکی فەڵەستینی لە پاڵیەوە بێ ئێستاکە هەوڵە نێودەوڵەتەکان چڕ بوونەتەوە بۆ چارەسەری دوو دەوڵەت دەیانەوێ ئەم بڕیارەت جێبەجێ بکەن کە لە پێشە لەن تۆ یەگرتوەکان درراوە بەڵام ئیسرائیل زۆر دژایەتی ئەوە دەکات دەڵێ بە هیچ جۆرێک پێشتر ڤیتۆی لەسەر حەماس هەبوو ئێستاکە ڤیتۆی لەسەر دەسەڵاتی فەڵەستینیشەیە کە نابێ کیانێکی فەڵەستینی قوارێژی فەڵەستینی لە پاڵ ئەو دابێ ئەگەر هەش بێ ئەمە پێی ناگوترێت دەوڵەت خۆت گوتنی کە یەکجاری خاپور کراوە غەزە و ئەگەر لەسەر نەخشە تەمەشای بکەی غەزە و کەرتی ڕۆژئاوا جودا کراونەتەوە بۆی پێی دەگوترێ هێڵی سەوز ینی بڵین دوو بەشی بچووکن لەسەر خەریتەی ئیسرائیل کە هیچ شتێک نییە بیان بەستێتەوە دەوڵەت یان ئەمە پێی ناگوترێت دەوڵەت کە سوپای نەبێت کە کیانێکی سیاسی نەبێت کە هیچی نەبێ کە خاپور کرا پێی ناگوترێت دەوڵەت ئەمە سەبارەت بەوەشی کە ئیسرائیل چی لێ دەوێت ئەگەر چی لە غەزە دەوێت ئەمە ڕوونە کە دەوێت سڕینەوەی کەلتوری تێدا ئەنجام بدە دوای ئەوەش بنیادنانەوەکە هێشتاکە ڕوون نییە بۆیان ڕوون نەبووتەوە پێشتر مسر پرۆپۆزەڵێکی هەبوو دەیگوت ئێمە دەینە ناو غەزەوە هەموو وڵاتانی عەرەبی لی بەشدار دەبن ترەمپ دەیویست بە جۆرێکی کە دای بڕێشتەوە خەڵکی ئەو ڕابگوێزێ بۆ مسر و بۆ ئوردن ئەوەش هەر سەری نەگرجار ئەوە ڕوون نەبووتەوە کەچی لە غەز بەڵام ئەوەی کە بۆ ئیسرائیل ئێستاکە گرنگە ئاسایشەکەیە دەبێت ئاسایشی غەزە لەبەر دەستی خۆی دابێ هیچ کەسێکیش هیچ لایەنێکیش چەکدار نەبێ لە غەزە کاک محەممەد ناوی هەندێک وڵات دێنرێ هەندێک دەڵێن 4 وڵات هەندێک دەڵێن 5 وڵاتە قسەیان لەگەڵدا کراوە بۆ ئەم دانیشتوانە بۆ ئەوێ ڕابگەزرێن ئەو وڵاتانە کوێنەوەندەی تۆ متابعەت لەسەر کردووە و ئایا ڕەزامەندن یان بە زۆر فەرزەکرێ بە سەریاندا
بە هیچ زۆرێک و هیچ وڵاتێک ڕازی نابێت ڕەنگە گەلی فەڵەستینی خۆشیان ڕازی نەبن چکە ئەمەی کە دەگوترێن وڵاتێکی وەکو مسر بۆ نمونە مسر ئەگەر ببورن ئەگەر مسر وەرگین دەبێت لە بیابانەکانی سینە شوێنیان بکاتەوە دوایە هەر ئەم خەڵکە فەڵەستینی ئەم باو کوژرا و دای کوژراوە دوایە بە هەمان شت ڕادەپەڕێتەوە لە دەوڵەتی ئیسرائیل کە گەورە بووی ئەمە دووبارە مەترسی دروست دەکاتەوە بۆ سەر ئیسرائیل و وە دەکات لە شرچێشی ئیسرائیل بۆ سەر مسر بێ بۆ نمونەوە مسر بە هەمان ئوردنیش بە هەمان شێوە ئوردنیش ڕەوەندێکی زۆری فەڵەستینی تێدایە خۆی کێشەکە چیە ئێستا ئێمەی کورد ئێمە ناشنالیزمەکەی ئێمە ناشنالیزمەکەمان لەسەر خاچی خۆمانە واتە ئێمە دەمانەوێت دەوڵەت لەسەر خاچی خۆمان بنیاد بنین بەڵام ناشنالیزمی فەڵەستین ناشنالیزمی ئاوارەیە پەنابەریە ئەوان ئەو دەسەڵاتی فەڵەستینی هەمیشە لە دەرەوەی خاچی فەڵەستین ئاوارە بووە دەیەوێت بگەڕێتەوە شوێنی خۆی هەمیشە ئاوارە بووە بۆیە ئەمە بە هیچ زۆرێک سەرناگرێ کە بڵین وڵاتێک لە خۆیان بگرێ بەس ئەوەی ئیسرائیل لەوە گەیشتووە بۆیش هەر لە ڕەفەح لە خوارەوەی غەزە ئەوەی کە ناوی لێناوە وەزیری بەرگری ئیسرائیل کات ناوی لێناوە شارێکی مرۆیی بۆ غەزەیەکان بنیاد دەندرێت کە لە خۆیان بگرێ و گوتی لە قۆناغیەکەم 600,000 کەس دەتوانێت لەوێ جێیان ببێتەوە دواتریش ژمارەکە زیاد دەکەن ئەوە بە فلتەر و بە خاڵی پشکنینی وەردا تێدەپەڕم بۆ ئەوەی دڵنیا ببنەوە لەوەی چەکدارانی حەماس لە ناو ئەو خەڵکە مەدەنیەنی ئەوە دەزارێت ئەوە تاکە چارەسەر خەڵک زۆر دژایەتی دەکات کۆمەلگانی دەوڵەتی دژیەتی چکە وەکو کەمپی جووەکان دەیشوپێنن یانەوەی کۆنسنتریشن کامپ ئەوەی ئەو های پێ دەڵێن دەڵێن ئەمە شتێکی زۆر نامرۆڤانەیە بەڵام هێشتا کە ئەوە بەڕای من چارەسەرێکی زۆر پراکتیکانەترە وەکو لەوەی بڵین خەڵکی غەزە هەناردە بکەی بۆ دەرەوەی کەرتەکە ینی بە بڕایەوە گەر کەمپێک هەبێ لەنێو کەمپەکە دابن بەس لەسەر خاکی خۆیان بن باشترە وەک لەوەی کە تۆ دەربەدەریانکەی بۆ وڵاتێک کە خاکی خۆیان نییە و بە زۆر بەسەر وڵاتەکەدا بسەپێنرێت بێگومان چکە خۆی ئەمە کێشەیەشی هەیە کۆمەلگاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەی کە ئاوارەت ئەوەی کە داوای پەنابەریەتی دەکات هەرگیز داوای پەنابەریەتی لە فەڵەستین ڕەنگە تاکە گەلی جیاواز بن کە بە ژمارەی زۆرەوە لە وڵاتانی دراوسێنیش دەزیێن زیاتر خەڵک داوای پەنابەری لە ڕۆژئاوا دەکات یعنی ئەمەش قەیرانێکی نوێ بۆ ئەوروپا ساز دەکات ئێستا تۆ بڵێ 2 ملیۆن خەڵک من فڕێ دەدەمە دەرەوە بۆ مسر بۆ هەر شوێنێکی کە بێت ئەمانە دواتر هەم لەوێژ شوێنیان نابێتەوە هەمیش دواتر قەیرانێکی کەی پەنابەری بۆ وڵاتانی ڕۆژئاوا دروست دەکەن بۆیە ئەوە ئەوروپاش زۆر دژێتی بە هەموو شێوەیەک لە سیاسەتەکانی بۆ ئاراستە دەڕوا دەڵێ ئێمە پژگیری چارەسەری دوو دەوڵەتی دەکەین تەنانەت بەریتانیا و فەڕەنساش بەدەنگ هاتوون کە ئەگەر ئەوان دام بە دەوڵەتی فەڵەستینی دابنێن لە مانجین و لە کۆبوونەوەی ئەنجومەنی گشتینەتەوە یەکگرتوەکان ئەوە دەبێتە لە کۆی 5 دەوڵەتی ئەندامی هەمیشەی ئەنجومەنی ئاسایی 4 دەوڵەتی ئەندانیان بە فەڵەستیندانەوە ئەمریکانە بێت بەڵام کاک محەممەد هەز ناکە ینی وەکو دەڵێ ئەمریکا ینی گرنگە ئەمریکا قسە یەکلاکەرەوە کۆتایی دەکا بە تەنیشتیەوە ئیسرائیل دەبێ بە دراوسێم دەوڵەتە دوجار ئێمە بینیمانە خۆ لە سەرەتای جەنگی غەزە ئیسرائیلەوە ئەم وڵاتانە هەر ئیدانەی ئەو کردوانە ئیسرائیل دەکەن بەڵام ئیسرائیل جۆ بۆ کەسیان ناگرێ تەنا گوڵۆپی سەوزی ئەمریکایی پێویستە بەم پرۆسێشەوە کە دەستی پێکردووە لە ئەمڕۆی تر بە پراکتیکی دەستی پێکردووە لە شەوی ڕابردووەوە یعنی وڵاتانە میشار ئیدانیان کردووە هەمیشار دژی بوون بەس ئیسرائیل خۆی گوێی بە قسەی ئەوان ئەو وڵاتانە نەداوە نا پێویست ناکە وڵاتانی کە ئومێد لەسەر ئەوە هەڵبچنن کە ئەو دامپێدانانەی وڵاتانی بەشێک لە وڵاتانی ڕۆژئاوا جۆرەکان ئەنجامێک دەخاتەوە کە بەدڵی گەڵی فەڵەستین بێت چکە خۆی ئەمەی کە هێز واقع دەسەپێنێ لەسەر زەوی
ئەگەر ئەوەی ئیسرائیل کە خۆی بڵێ من هەر کیانێکی فەڵەستینی لە پاڵ منەوە هەڕەشەیە بۆ من ئەمریکاش کە پاڵپشتی تەواوی بکە هیچ هێزێک نییە بیان وەستێنی و ئەگەر تەنانەت ئەگەر ئەو وڵاتانش داپێدانانەکە سمبولیە ڕاستە مۆڕەلیان زۆر بەرز دەکاتەوە ئەمە شتێکی کەم نییە تۆ وڵاتانی ڕۆژئاوا دابەش بن لەسەر پرسێکی ئەوها گرنگ بەڵام ئەگەر ئەوانە واماندانە کە ئەوە دام پێدانانە تەواو بوو ئەی ئەمانە دەبێت باڵیۆزخانە دابنێن لە شوێی دادەنێ وانی فەڵەستین خۆی هێشتاکە بێ پایتەختە بێ دام و دەستگای ئەمنیە بێ سەروەریە بێ هەموو شتێکە ینی دەتوانی تۆ باڵیۆزخانە لەوێدا بنەی دەتوانی پەیوەندی دیبلۆماسی ببەستی ئەوانەی تەنانەت ناتوانانی هەر هێشتا کەشەمەی کە ڕۆڵی فەڵەستین لە هەنجومەنی گشتینەتەوە یەکگرتووەکان ئەوەیە کە ناتوانێت دەنگ بدا ئەوەی پێی دەوترێت چاودێری هەمیشەی ینی نەک ئەندامی هەمیشەی هێشتا کە هەر ئەو ڕۆڵەی پێدەمێنێتەوە ئێستا 1940 دەوڵەتێک دانیان بە فەڵەستین داناوە بەڵام هیچ لە واقعەکەی نەگۆڕیوە دەبێ ئەم بچەسبێ شتێکی کەشەیە گەر بۆ بینەرانیش لەوە ئاگادار بن ئیسرائیل تاکە وڵاتێکە کە هێشتا کە سنووری دیاری نەکراوە ینی ئیسرائیل هێشتا کە ئەگەر بەپێی دەقە کۆنە تەوراتیەکان بگەڕێتەوە ڕەنگە بێ فراوانخوازی زیاتر بکە ئەو ڕاستڕەوانەی ناو کابینەکەی ناتانیاهۆ بە تایبەتی بنگڤیر و سمۆتریچ بە ئاشکرا دەڵێن ئێمە لە کەرتی ڕۆژئاوا لای ئەوان جودایە و سەمەریە دەیانوێت دەڵێن ئێمە لەوێ کۆمەلگای نیشتەجێی ئیسرائیلی دادەمەزرێنین و شوێنە ئیمێ ئەمە دەیان هێشتا کە ڕووی لە فراوان بوونە ینی کیانی فەڵەستینی کیانێکی لەرزۆ کە ئەگەر داژمەزرێ ئەگەر نەک دامەزرێ دانامەزرێ بەڵام کە دامی پێدا بندرێ ینی هێشتا کە لەو چوارچێوە نێو دەوڵەتی ینی کیانێک ئەکرێ بە بێ خاک بێ دەوڵەتێک بە بێ خاک دانی پێدا بندرێ ئێوانەوەی کارشیانەوە لە دەستی دەدەن ئیسرائیل کۆنتترۆلی دەکا ینی تۆ دەوڵەتی چی دادەمەزرێنی کە خاکت نییە نا بە هیچ جۆرێگەم شتە شتێکی عملی نییە لە شەڕ بەگشتی وایە ئێستا ئەگەر تۆ بەهێز دەستت خست لی دەرناچی هەمان سیناریۆ لە خاچی ئۆکرانیا هەیە ڕۆسیا و شوێنانەی گرتووە خۆچۆڵی ناکاتەوە بۆ کیف چونکە هێز نییە لەوێ لای ببە ئەگەر مەگەر خۆی گەلی ئۆکرانیا ئەو توانایی هەبێ کە سوپایەکە لەو خاکەی خۆی دەربکە ئەگەر ناهیسی هێزێک نییە لای ببە بە هەمان شتیش بۆ ئیسرائیلیش ڕاستە لەسەر ئەو خاکە کە ئەو بڵێ من غەزە دەگرم وڵاتی کە ناتوانێت بێت بە زۆر بێسەری بسەپێنێ بڵێ ئێرە چۆڵ بکە یان بڵێ لە سەروەریەکەی خۆت کەم بکەوە چونکە ئیسرائیل ئەمەی کە دەیسەپێنێ لە غەزە دەڵێ کابینە هێشتا کابینەی شەڕە لە تەل ئەبیب ناتانیاهۆ بەڕێوەی دەبام کابینێش بەلای کەمەوە تامانجی یەک بەردەوام دەبێت چونکە پەرلەمان هێشتا لە پشووە لە پشووی هاوینێ و ڕاستە دەنجی ناڕزایەتی زۆرە بەرامبەر بە کابینەکەی ناتانیاهۆ بەڵام هیچ هێزێکی ئیسرائیلی نییە لەگەڵ دەوڵەتی فەڵەستینی بێ لەگەڵ چارەسەری دوو دەوڵەت بێ هەمووی دژە هەمووی لەگەڵەوە لەگەڵ ناتانیاهۆ کۆکن کە نابێ جارێکی کە حەماس دەسەڵات بگرتەوە دەست لە غەزە سپاسەکەی هاوبەشیان هەیە سپاس دەکەم بەڕێز کاک محەممەد کامەران توێژەری سیاسی پسپۆر لە سیاسەتی نێودەوڵەتی سپاس بە ڕوونکردنەوەکانە سپاس بە بەشداریکردنی لەگەڵمان زۆر سپاس دەست خۆش بێ خۆشەویستان بەردەوامین لە دوای پشوویەک دێنەوە خزمەتتان